مردوغين شر من ظهر دكان من على تيليتينين چرا بايمود كن چرا حكومتي باشير دنگي خانوكي چرا دولت دنگي خانوكن مو ما چكري مو سيارة داري ما زياراتي نخوش يساني كي نخوشاتي سيارة مال كد بيني ليه دخي من هم الحكومات كنا من الحكومات باشيرن دنگي خانوكي ام لفي عردينا ام كوجبارن ام هوت نافرة چرا كاس دولت كاس دنگي خانوكي كاسك اردوغين نو ساكيني معنيوش من علي ليتينين والله كذابي ما ايه بيدخي والله زاري ما قد شودني سياري ما الكد بيني شودني ترى دنجي خوانا منام الحكومات أكينا أما قيل دولات أكينا إيش دولات أكيد تي دولات أكيد تي ما ذكو جي تي خور تي ما ذكو جي تي خيسكي ما ذكو جي زاري ما ذكو جي معنيوش ترى حكوماتي بوشير دهنو كي ترى تشتكنو بيجي أمج حكوماتي بوشير إيكو دغوزن في تشتي زلمي سهر مراكي يعني تشكي أوجي ده حركات إيشيكي أوجي دنجي خوابكي كيجان حوالي ماتي واني دكان لوي سيارة دخان ما تشتان كفا سيارة أوتي فا بريندارة أوتي فا نخشة أوتي علاج بكي أم حكومتي تركي دي صار مزار دكان وأمن على تيليتينين وحتى بس أم أكوش حكومتي باشير دخوازن جي رجال دكان منات دكان لازم فيز دلمي صار ملاتي كرد راكي لازم بيمز دلمي صار ملاتي كرد راكي أم جي كردن أم جي ياكن أم بيز دلمي قبول نوكن ئێمە وەکو هاوڵاتی شاری سلێمانی بەداخ و کەسەرێکی زۆرەوە کە ئێستاکە حالیان لەبەر تۆب عەدلیا وەستاوین بۆ وەرگرتنەوەی جەنازەی ئەو شەهیدانەی کە بە فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکیا شەهید کراون کە ئەوانە وەکو میوان هاتبوون لە ڕۆژئاوای کوردستانەوە سەردانی هەموو لایەکیانە کرد زۆر بەداخەوە بە هۆی سیخوڕی ناوخۆوە ئەوان شەهید کراون کە دەستنیشانیان کردون کە گوایە تایاری دەوڵەتی تورکیا بێفڕۆکەوان قەسفی کردن ئەو چوار کەسە کە خەڵکی ڕۆژئاوا بوون شەهید بوون و ئۆکێکیش بریندارە دیارە دەوڵەتی تورکیا ئیعلانی ئەوە کە ئەڵێ کە گوایە من پاراستنی سنوورەکانی خۆم ئەکەم بەڵام زۆر بەداخەوە ئەوە لە کاتێکە کە لە دەوڵەتی عێراق و تورکیا ڕێکەوتون بۆ ماوەی 15 کیلۆمەتر بێنە خاکی یەکتری بۆ پاراستنی سنوورەکان بەڵام بەداخەوە ئەمڕۆ قوڵاییترین شوێن کە دەوڵەتی تورکیا ئەنی سنوور بڕی ئەکا و یەت قەسفی هەرێمی کوردستان ئەکات 200-300 کیلۆمەتری بەزاندووە ئەمەش ئەوە ئەکات کە ئەم فڕۆکەی بێفڕۆکەوانە هەر لە هەرێمی کوردستانەوە ئاڕاستەی ئەو شوێنە کراوە بۆیە بە زووترین کار لەگەڵ لەحزەکە بە هۆی سیخوڕەکانیانەوە کە توانیانە ئەو کادێرانە شەهید بکەن دیارە بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و بێدەنگی حکوومەتی عێراقیش ئەمە پشگیریە بۆ دەوڵەتی تورکیا لە کاتێکدا کە ئەوان سنوور ئەبەزێنن حکوومەتی عێراقی بێدەنگە تەنیا ئەندام پەرلەمانێک هاوارەکە کە ئێمە بینە جواب لەسەر قەسفەکان و دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە درێژایی چەند ساڵە حکوومەتی دەوڵەتی تورکی فاشست یە باشووری کوردستان قەسف ئەکا باغ ئەسووتێنە دار ئەبڕێ یعنی بە هەموو شێ قەتڵ عامی باشووری کوردستان ئەکا بۆ لەحزەیەکیش حکوومەتی هەرێمی کوردستان ینی ڕێیەکی دەرنەبڕیوە بەرامبەر بەو هەموو یەشانە ئیدانەیەکی نەکردووە ئەمە جێگەی نیگەرانی خەڵکی باشووری کوردستانە کە پاڵپشتە بۆ دەوڵەتی تورکیا حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگەکەی و هەروەها خەڵکی هەرێمی کوردستانیش لە ئاز ئەم هەموو دەستدرێژی و بردومانکردنە کە ینی گوند نەماوە بە پێوە باخ و باخات نەماوە کشت و کاڵەمووی نەماوە ئەبینین چەنەها دێهات و گوندی ئێمە بار کراوە لە ژێر مەترسێکی زۆر زۆران دەوڵەتی تورکی فاشست قەسفی ئەکا و بردومانی ئەکا گەلی ئێمەش باشووری کوردستان ینی بێدەنگیەکیان هەڵبژاردۆ بێدەنگن لە ئازەم هەموو دەستدرێژێ بۆ ئەوە ئێمە ئیدانە و مەحکومی ئەو کردەوە تیرۆرستانەی دەوڵەتی تورکیا ئەکەین کە گوایە ئەوان تیرۆرستیان کردووە بەڵام زۆر بەداخەوە دەوڵەتی تورکیا خۆی تیرۆرستە هاوکارەکانی تیرۆرستن سیخوڕەکانی تیرۆرستن
ئەوان کادێریەکەن هاتوون بۆ ئەوەی خەڵک پێکەوە بژی بۆ ڕێخستنیەک بۆ کارێک هاتوون بۆ میوانداریەک هاتوون بەڵام زۆر بەداخەوە ئەوان شوێن میوانەکانیش ئەکەون و لێرەوە تیرۆنەکەن من لێرەوە دەوڵەتی تورکی فاشیست مەحکوم و ڕسوا ئەەکەم و شەرمەزار بێسی خوڕەکانیان هاوکارەکانیان. هەڤالên hêja weke tê zanîn di hevdê vê me hêda li bajarê Kelarê yek ji rêveberê me, yek ji hevalê me, yek ji tekoşerê me rastî êrîşeka xedar hat li bajarê Kelarê. Hevdê me hê şehîd Ferhat hata hedefgirtin. Roja 23 me hê bîranîna şehîd Zehra û hevalê wê ne li Helincê li Kobanê. 25 me hê bîranîna komkujiya Kobanê ye. Ev tenê di nava vê hefteyê de ew qas birînin ew qas bîranînin bi êş hene. Dijminê gelê Kurd dixwaze vê mesajê bidê me ku ez ê hemû rojê we bikim rojên bi êş. Roja qetilkirinê ku wê nikaribin serê xwe li beramberî me hildin. Dixwazin bi vî şeklî vîna me têk bibin. Dixwazin ku em berwa teslîm bibin. Dixwazin ku em çok bişkînin. Lê ew nizanin ku em ji dayîna şehîda ti carî natirsin. Her şehîdekî me ji bo me dibistana. Her şehîdekî me ji bo me pêşenga. Her şehîdekî me wekî sozekê ye ku em ê riya we bişopînin. Xewn û xeyalê wan ê pêk bînin. Şehîd Ferhat di nava damezrandina rêveberiya Xweser de rola serekele îstiye. Îro heger em behsa rêveberiya Xweser dikin wekî model li tevahiya cîhanê yek ji kesayetên ku xwedî ked, xwedî sekin, xwedî israr, hevaltiyeke xweş yek ji wan bû Şehîd Ferhat. Ev êrîşa Golkelarê çêbûye helbet wekî êrîşa ser tevahî Bakur Rojhilatê Sûrî. Hem jî êrîşa ser modela rêveberiya Xweser ya ku rojana li ber xwe didê li beramberî van êrîşa. Her roj tehdîd hene li ser Bakur Rojhilatê Sûrî. Her roj tehdîd heye ser Başûrê Kurdistanê û lêdan hene. Li Bakurê Kurdistanê aynî tişt. Îdî ev dijmin me nema tehmûl dike. Sekna me ya rêzdar nema tehmûl dike. Van Kurdê azad tehmûl nake. Kurdên golber xwe didê tehmûl nake.